سڵاوتان لێبێت 101 چیرۆکە تابلۆ لە پێشانگایەکی نوێی هونەرمەند محەممەد فەتاح دەبێتە میوانی ئەم جارێ ئارتۆگرافی بینەرمان بن. کاک محەممەد سڵاو لێبێ بەخێربێ. زۆر سوپاس، سڵاو لە ئێوەش. ئەوێ بڵێم ئێمە بەخێربێن، ئێمە هاتیینە نێو پێشانگاکەت. بەخێر بن سەرچاوم. زۆر سپاس دەکەم. 101 چیرۆک لە چوارچێوەی تابلۆکانتە. ئەم ژمارەیەت بۆ هەڵبژاردووە؟ خۆی ڕاست دەوێ کاتێککە سەیری تابلۆکانم کرد 101 تابلۆ بوو، یعنی جارە هیچ شتێک لە مێشکمانە بوو، بەڵام پێشتر مەسەرم بیستومانە ئەلف لەیلەوە لەیلە یان 101 دەنکە تەسبیح یان 101 ناوی پیرۆزی خودا. ئەمانە بەڕاستی هەمووی شت بوون هاتە ناو کارەکەوە، بۆیە 101 ژمارەیەکی جوان بوو لە لام. وتم کەواتە 101 چیرۆک بەرامبەر 101 تابلۆ، هەر بۆیە ناومان لێنا. ئەمە شەر بەڕاوێژ بوو لەگەڵ چەند برادێکە کە بڵێن ئەمە 101 چیرۆکە تابلۆیە. کێ ڕاوێژی کارەکانتە؟ بەڕاستی من زۆربەی کات هونەرمەند ساڵح نەجار، هەروەها چەند هونەرمەندێک لە خواروی عێراق لە بەسڕە کاک حامد سەعید و ئایاد زوبەیدی، ئەوانش ئامادە بوون لە ماڵەوە کە مناقەشەی ئەم پێشانگایەمان کرد. ئەوانش پیان باش بوو کە فعلەن بچێتە ئەو قاڵبەوە، هەم جۆرە مەوروسێکی شعبیشی تایە، نزیک ئەبێتەوە لە زاکرەی خەڵک، باشە تێکەڵ ئەبێ بە حاڵەتی کۆمەڵایەتی و ئەو سروتانەی کە لە ناو کووردا هەیە. ناومان لێنا 101 چیرۆکە تابلۆ. ئاسمان و زەوی یان ئاسمان و ئاو دوو پانتایی بەرفراوانن، بە هەمان شێوە ماسی و باڵندەش دوو هەستوویستی ئازادن. مەبەستە چییە لەم چەمکە؟ خۆی ئەمە لەم کارانەدا نزیک ئەبینەوە لە فەلسەفە. چۆن ئەڵێن 101 تابلۆ، ئاسمان باشە، ئاو شتێک هەیە ئەڵێن ئەوە هەواییە و ئەوە ئاویە و ئەوە ئاگراویە و ئەو شتانە، هەم دێنەوە ئەو دنیاە لەلایەک لەلایەکی کە ئەمە گەشتە، گەشتی تۆ بە پێیە، بە فڕینە، بە مەلەکردنە. من ئەمانم بۆ فەراهەم کردویت، باشە، بەڵام تۆ خۆت ئیتر ئەو گەشتە ئەەکەیت و لەگەڵ ماسیەکان هەندێک جار ئەتفرێنن بۆ ئاسمان، ناتبەنە ناو ئاوەکەوە. باڵندەکانیش ئەچنە قوڵایی ئاوەکەەوە لە ژێری ژێرەوە ئەکتینت لەگەڵا ئەکەن، ڕۆڵ ئەبینن. ماسی و باڵندە دوو کەسایەتین لە لای من لە ناو تابلۆکانە ڕۆڵ دەبینن لەوەی کە ئەتهێنە ناو چیرۆکەکەوە. پێت ئەڵێن ئەم چیرۆکە ئاوایە بەم شێوەیە، ئایا تۆ چیرۆکت هەیە؟ چیرۆکیکە دروست کردووە لەسەر ئەم تابلۆیە، با بەیەکەوە دایالۆگمان هەبێ، حیوارمان هەبێ بۆ ئەوی بگەین بە نەتیجە. سروشت و ژینگە هەمیشە چاوگ و هەوێنی کارەکانە بووە. ئایا بە ئامانج گەیشتووی لەم بابەتەیە؟ هەمیشە وتومە ئێمە ئەبێ پارێزگاری لە ژینگە بکەین، باشە، کە من دوو ئایکۆنی ماسی و باڵندە ئەهێنم هەر ژینگەیە، کە من سروشت ئەخەمە ناو کارەکانمەوە هەر ژینگەیە. کاتێک کە تراجیدیای ئەنفال لە کوردستانە ڕوئەیە، ڕاستە مەسەلەیەکی سیاسیە و تەطهیرکردن و جینۆسایدە، بەڵام لە هەمان کاتە ئەو هەموو ئاژەڵ و ماسی و باڵندە و ئەوانە کە تیا ئەچن، ئەمە ژینگە تێکدانە. من وتومە مرۆڤ لە سەرەتای لەدایک بوونیەوە، کاتێک دێتە دنیاوە لەوێەوە چیرۆکە دەست پێ ئەکات. مرۆڤ وەکو بە جیهانی بوونی مرۆڤ کە لە هەموو پانتایی زەویدا دێتە دنیاوە، بەڵام دواتر دێمەوە سەر وردە زوم دەخەمە سەر مرۆڤی کورد. مرۆڤی کورد چێە؟ ئەم تابلۆ چیرۆکانە، ئەم چیرۆکە تابلۆیانە مرۆڤی کوردن تایدا. باشە، قسە لەسەر جەلاد دەکەم لە کارەکانە،
قسە لەسەر ڕاوچی ئەەکەم لە کارەکانە کە چێ ڕاوچیە و چێنێکی. ئەوە یەکێکە لە پرسیارەکانم کاتامێ بپرسم ئێستا لە کارەکاندا کێنێ چیرە و کێ ڕاوچیە لە نێو چیرۆکەکانتامە بەستمە. ئێمە هەمومان ژانی ئاسایی خۆمان بەسەرەبین بەیانیان یێنە دەرەوە و چەندین بەرکەوتە هەیە. جاری وای بەرکەوتەکە لە ناو چواردیواری ماڵەوەیە، جاری وای بەرکەوتەکان لە ناو مێشکی خۆتدایە. ئەو حیوارانەی کە دەیڵێیت مەرج نییە تۆ لەسەر ستێجێکە یان لە ناو لۆکەڵێکی ناو بازار شەقامێ شوێنەکە، هەندێک جار حیوارە لەگەڵ خۆتە لەگەڵ ناوی خۆتە کتێبێک ئەخوێنیتەوە. باشە مرۆڤ لای ئێمە نێچیرە، مرۆڤ لای ئێمە ڕاوچیە. ڕاوچی ئەو کەسانن کە عەزێتی ژینگە ئەیەن، ڕاوچی ئەو کەسانن کە ڕقیان لە ماسیەکانە و ڕقیان لە باڵندەکانە. باشە باڵندەکانیش وتاری خۆیان هەیە، خیتابی خۆیان هەیە، ماسیەکان بە هەماشت. ماسی ئەو ئایکۆنەیە کە ئێمە لەوانەیە ڕۆژانە لە شوێنەکە مەسەلەن لە شاشەیەکی تەلەڤیزۆن یان لە کتێبێکە یان لە گرتەیەکی فەیسبووکە بەرچاومان بکەوێت. هەروەها باڵندە ینی زۆر نزیکە لە حیاتی ئینسانەوە ژانێکی جوان ئەژی، بەڵام ئەمە بەدەر نییە لەوەی کە لە دنیای ماسیدا گەورەکان بچکۆلەکان ئەخۆن و ماسی خۆی کە جانەوەرێکە لەوانە هیچ شتێکی وان نەخوا، بەڵام هەموو مرۆڤایەتی و هەموو ئاژەڵەکانی تر باشە زۆربیان لەوانەیە ماسی بخۆن. بۆیە ئێمە ئەو دوو ئایکۆنە دوو کەسایەتیە هەڵم بژاردووە بۆی لەگەڵ مرۆڤدا بێ، ئەمجا دێنەوە سەر ئەوەی کە چێ ڕاوچیە چێ نێچیرە. بەڵێ زۆر بەمان ڕاوچین وا خۆیان پیشانێن نێچیرن، زۆر بەشمان نێچیرن وا پیشانێن کە شخصەتی ڕاوچیان هەڵگرتووە. ئەم شێوازی کارکردنت خۆ بە دوور خستنەوە نییە لە شێوازی ڕیالیزم لە فۆرم و ناوەڕۆکیشتامە بەسمە؟ ئێمە کاتێککە دەچینە پەیمانگایونە لە جوانەکان یان شوێنێکی ئەکادیمی بۆ فێربوون، حتمما تۆ بنەماکان و پرەنسیپەکانی هونەری نیگارکێشان فێر ئەبی. ئەتر ئەمە لە توێکاریە، لە ئەنەتۆمیە، لە مەنزوڕە، لە زۆر مەسائلی ترە. بەڵام دواتر دەکەوتە دنیای ستایل بوون. ستایل بوون ئەوەیە کە تۆ دەبێت ستایلت هەبێ کارەکەت بناسرێتەوە. لە عەرەبیاڵە بەسمە تاچ پۆینت، تۆ بێت تاچ پۆینتێ هەبێ. هەڵبژاردننی یەکێ لە ڕێبازەکانی هونەر یان ستایلێکی هونەری بۆ کارکردن زۆر پێویستە، چونکە هونەرمەند ئەبێ بە ستایل بناسرێتەوە. هونەرمەند ناکرێ هەتا هەموو ژیانی نەزانێ لەسەر چ لقێک نیشتۆتەوە. ئەبێت تۆ لقێکە هەڵبژارد بێت توانی بێتە لێوای خۆتی ئیسبات کرد بێت. ڕاستە من بە چەندین ڕێبازە تێپەڕیوم لە واقعیەتەوە بۆ ئەو پەڕی تەجرید و بۆ سریالیزم و بۆ خەیالی علمی لە زۆر شوێنە، بەڵام ئێستا لەسەر ئەبستراکت ئەکسپرێشنیزم کە تعبیری تەجریدیە ماومەتەوە. نەخێر ئەمە ناتوانین بڵێنەوە ئەو خۆت زیینەوە یان پراوێز خستنی کارە واقعەکانە، بەقەت ئەوەی کە ئەگەر لە ئیشی واقعە بە قووەت نەبیت ناتوانانی ستایلەشی وا هەڵبژێریت و ئیشی لەسەر بکەیت. تا بێ بەپێی پلە ئەو شێواز و ڕێبازانە تێپەڕێنیت. بڵێ ئەو کەسێک کە شێوازە دیراسی و ئەکادیمیەکەی خوێندە بێت بە پێی پلە ئەتوانێت بێتە سەر ڕێچکەکانی تر قوتابخانەکانی تر، بەڵام ئەبێ بزانێ چۆن ئەو مەبادیئانەی کە لە لایەتی و پرەنسیپانە چۆن بەکار ئێنە بۆ ئەوەی ستایلێکی جوان بێنەتە کایەوە. من بەش بە حاڵی خۆم ئەم ستایلە نەک لێرە لە ناو عێراقیشا کەس بۆ شێوازە کار ناکات، با بڵێن لە ڕێی لە هەندێک لە ڕەخنەگرەکان و کە قسەیان کردووە ئەمە تەفەڕودە لە ئەسلوبە. تا چەند لەگەڵ شێواز و تەکنیکە نوێیەکانی ئەم سەردەمەدا ئەگونجیت؟ بۆ نمونە ئای و ماکسیمالیزم و چەندین ڕەوتی نوێ کە ئێستا هەیە. زۆر بە خێرایی هونەر لەگەڵ ڕەوتی ئەمڕدا بەڕێخرا. بەڕاستی ئێمە تا ئاورماندایەوە کە گەشتونێتە ئای ئیستا چەندین ستایڵی تر لەو بینەیە هەیە کە
فریا ناکەویت بەڕاستی ئێتر هەر لە کۆنسپچوال ئارت و لە ڤیددیو ئارت و لە ئینستەڵیشن و لە فەنی مەفاهیم و لە ڤیددیو ئارت و ئەوانە زۆر بە سەریعی ڕاگوزەریان کرد باشە بەڵام ئەمڕۆ هونەرێک هاتوتە کایەوە کە هیچ ناهێڵێتەوە بۆ مرۆڤ هیچ ناهێڵێتەوە بۆ بیری مرۆڤ بۆ فکری مرۆڤ کە ئەو توانایی هەیە توانایەکی وزەیەکی گەورە هەیە لە ناویە لە دەست و پەنجا کە ئەتوانێت ئیبداع بکات لە مەجالی هونەرەکەیدا بەڵام تەکنۆلۆژیای ئەمڕۆ پێش دەکەوێت بە چەند سانیەیەک ئەو کارێکە تو ئەتەوێت ئەو تەواوی کردووە ئەمە بەڕاستی خەتەرە خەتەرێکی زۆ گەورەی بۆ داهاتووی هونەر چکە لە ئەو لەوانەیە مەشینێک بێت ئەو کارە بکات بەڵام تۆ عەقڵت هەیە تۆ سروتی خۆتە هەیە لە کارکردنە تۆ چێژ ئەبەخشی حەلاوت ئەی بە بەرامبەرەکەت لە کارکردندا ڕاستە دنیا زۆر پێشکەوتووە زۆر گۆڕاوە بەڵام من بەڕاستی هەتا دەست و پەنجەی هونەرمەندێک هەبێت کارێکی ڕاستە و خۆبکە ئۆریژنال لەبەر چاومە قەت تەزەوق کارێکی با بڵێنەوەی کە لە سۆشیال میدیای ئەیبینین قەت تەزەوقی کارێکی وا ناکەم کەی ئەبینین محەممەد فەتاح لە یەکێک لە گەلەریە ناودارەکانی دنیادا پێشانگایەکی لەم جۆرە بکاتەوە بەڕاستی زۆر ناخۆشە کاتێکە قسە لەسەر ئەو بابەتە ئەەکەین ئێمە تەمەەن ئەڕوات بەڵام وەکو پێویست کارەکانمان نەچۆتە دەرەوە و نەچۆتە گەلەریەکانی جیهانەوە ئەمیش بەڕاستی کەم تەرخەمی هەموو لایەکی تێدایە کە نەمانتوانیوە نمایش لە گەلەریە بەناوبانگەکانی دنیا بکەین ئەگەر چی منیش نەبم هونەرمەندی کوردی تر زۆر هەیە زۆر بەتوانە زۆر بە سەلیقە کە شایستەی ئەوەن کە لە هەرە گەورە گەلەریەکانی جیهانە نمایش بن بەڵام کێ بەرپرسە هەموو بەرپرسین هەر لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سنتەرە ڕۆشنبیریەکان لە وەزارەتی ڕۆشنبیری لە سەندیکای هونەرمەندان هەمومان بەرپرسین ئەبێ زیاتر ئەو کەش و هەوایە فراهەم بکەین بۆ ئەوەی هونەرمەندانمان بتوانن پل بەهاون بۆ دەرەوە ڕاستە هەندێ هەوڵدراوە هەندێ محاولات کراوە بەس بەقەت پێویست هەنگاوەکان نەهاتۆتە دی بەڕاستیکەوەی هونەرمەندێکی پرۆفیشناڵی کورد بتوانێت لە یەکێ لە گەلەریەکانی مەسەلەن فەڕەنسا یان لە ئەمریکا نمایشێکی جوان بکە حاڵات هەیە بەڵام نەگەوشێتەوە مستەوای طموح ڕنگ چۆن وێنای تابلۆکان دەکات ڕنگ هەموو ڕەنگەکان جوان لای من زۆر لەو هاوڕێیانم کە یەنە ناو پێشانگاکە دەڵێن زۆر ڕەنگاویت بەڵێ زۆر ڕەنگاویم لەبەر ئەوەی ڕەنگەکان هەمووی بە یەک تایتەرازوو جوانی خۆی ئەبەخشێ لە لای من هیچ ڕەنگێک نیە لە لای من ناشرین بێ ناشرین وشەیەکە بوونی دیە لای من حەزەکەم لە ماڵ لە دەرەوە لە شەقام لە شوێنە گەشتەکان بەردەوامی ڕنگ ببینم پێم سەیرە هەندێک کەس ئەڵێن بە تاقمی مۆبیلاتەکەم لەو ڕەنگەیە تۆش ئەگەر تابلۆکانە لەو ڕەنگە بێ ینی سەیرە یانێ ئەوە ڕاستە و حەقی خۆیەتی ئازادی خۆیەتی بەڵام ڕنگ زۆر جوانە من بەڵێ هەموو ڕەنگەکان بەکارێنم لە تابلوێکە زەرد زەقەکەمەوە لە تابلوێکە سەوز شین مۆر پەمەیی واتە خۆشەویستێکم هەیە بۆ هەمویان و خۆی ئیسپات ئەکات بەڕاستی ئەو ڕەنگە مەسەنم من کە مۆر هەڵەبژێرم لە تابلوێکە خۆی ئیسپات دەکات خۆی داوا دەکات کە لەم فامیلیە ڕەنگە وجودی هەبێت لەناو ئەو تابلوێدا هونەرمەندان و بە تایبەتی گەنجەکان لە ئێستادا خوێنەرێکی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک باشن چ سوودێکی هەیە بۆ کێشانی تابلۆیەک یان بۆ دروستکردنی چیرۆکێک بۆ تابلۆکانی هونەرمەند هەموو کەسێک کە چۆن ناو دنیای شێوەکاریەوە لە پاڵ کاری پراکتیکە ئەبێ خوێنەر بێت ئەبێ ڕەخنەگر بێت باشە ئێمە بەڕاستی ڕەخنەگرمان زۆ کەمە بەداخەوە بەدەستی پەنجەی دەست ئەژمێریان بەڵام نایەن بۆ پێشانگاکان نانووسن متابعە ناکەن ناچارین بەوەی کە بڵێن هونەرمەندان لاوەکان کوڕە جوانەکان بخوێنەوە بۆی بتوانن بزانن
ئێمە لە کوێین و خۆشتان لە کوێی با بڵێن مەشهەدی تەشکیلیان، چونکە بەڕاستی ئەگەر کەسێک نەبێت ڕەخنەت لێ بگرێ قسەت لەسەر بکە، تۆ کەسێکی دیار نیت لە وەسەتەکە، تەنها کار بۆ خۆت ئەەکەی. بۆیە بە پێویستی ئەزانم کە لاوەکانمان هونەرمەندە بەڕێزەکان لە پاڵکاری پراکتیک بەردەوام لە خوێندنەوەیە بن. خوێندنەوە لەسەر ڕەخنەی هونەری زۆ گرنگە. واتە ڕەخنەکان قبول کراون لای بەڕێزە ئەگەر لەسەر تابلۆیەکە یان لەسەر هەر کارێکی تر بکرێت. زۆر خۆشحاڵ ئەبم کە کەسێک بێت ڕەخنەم لێ بگرێ. من ئەو کەسەم ئەوێ کە بتوانێت ڕەخنە بگرێ بەڕاستی، چونکە هەندێک شتەیە من لە چوارچێوەی مەرسەمەکەمە هەستی پێ ناکەم کە ئێمە دەرەوە ئیتر و تابلوانە ئی من نین، ئی ئێوە، ئی متەلاقیە، ئەو چی ئەڵێت من ئەوم مەبەستە بەڕاستی بۆ ئەوەی بتوانم لەسەر زەوی قسەکانی ئەو شتانی کە لە لای من نییە محاولە بکەم لە ئێشەکانی داهاتوومە تەواجدی هەبێت. لەم پێشانگایەدا هیچ هونەرمەندێک، هیچ ڕەخنەگرێک ڕەخنەی لە کارێکە یان لە سەر چیرۆکێکە لە سەر تابلۆیەکە قبول کراو بۆ لە لای تۆ؟ بەڵێ، هەتا ئەمڕۆژ کەسێک هاتە ناو قاعەکەوە قسەی لەسەر چوارچێوە کرد، بەڵێ توانای چوارچێوە لای ئێمە هەر ئەوەندەیە و هەندێک جار حاڵەتی مادی یارمەتیت نایە بەڕاستی لەوەی کە تۆ بتوانی باشترین چوارچێوە بۆ تابلۆکانت بکەی. ئێمە کێشەی سپۆنسەرمان هەیە، جاری وایە هونەرمەند وێڵە بە شوێن کەسێک توانێت سپۆنسەری کابەوەی معنەزێکی باش بکاتەوە. من ئومێدەوارم کە زیاتر کەش و هەوان لەبار بێ بۆ هونەرمەندی شێوەکار بۆی بتوانێت بە جوانترین شێوە شتەکانی تەقدیم بکات. بنیادنانی کاری هونەری لەسەر بنەمای گونجان دەبێت لە نێوان شێوە بە گشت ڕەگەزەکانیەوە لەگەڵ ناوەڕۆکەکەی کە ئەمەش دید و تێڕوانین و ڕۆشنبیری هونەرمەند و کولتورەکەی و هەڵوێست و هۆشیاری و ئاگایی بۆ هەردوو کە لە پووری مرۆیی و ڕوخسار و تایبەتمەندیەکانی ساتی ئێستا و تەنانەت پێشبینیکردنی داهاتوش دیاری دەکات. دکتۆر نیاز عوسمان لە وتارێکیدا سەبارەت باستاڵی هونەرمەند محەممەد فەتاح دەڵێت هەردوو شێوە و ناوەڕۆک بەهایەکی ئەرێنی گرنگن لە ناوکاری هونەری هونەرمەنددا بەدی دەکرێت. هیچ کامیان لە یەکتری جیا نابنەوە، بەڵکو لەگەڵیدا تێکەڵ دەبن و تیایدا دەتوێنەوە. هونەرمەند محەممەد فەتاح بابەتەکان بە شێوەیەک نیشان دەدات وەک ئەوەی خۆی دەیەوێت، نەک بەو شێوەیە کە هەن یان خەڵک پێی بردوون و گوزارشتیان لێ دەکات. خواستێتی واتای نوێ لە نادیارەوە جارێکی تر بەرهەم بێنێت و خۆی بە دوور دەگرێت لە خۆ دووبارەکردنەوە. ئەو تێڕوانین و دروشمێکی هەیە بۆ کارکردن کە نەواتە و پێدراوە کۆنەکان نا پێدراوەکانی ئێستا و نەواتە و هێمانویەکان لە قاڵبی نادەن، بەڵکو ئەو وەک ڕاوچیەک دەگەڕێت بۆ ڕاوکردنی واتە و چیرۆک و پەیوەندی و بەراورد و پێکهێنانی بەرهەمی نوێ. ئەو وێڵە بە دوای خەیاڵ و ئەندێشە و ئەفسانە لە دەشتی بە پیتی نادیاری گەردون و گەنجینە و دنیای بەرینی هەست و نەست و یادەوەریەکانیدایە. هونەرمەند دەنگی کارکردنی هێندەبەرزە ناتوانێت گوێت لە گوفتارەکانی بێت. ئەو ژیانی ئاوێزانی هونەرەکەی کردووە بە شێوەیە گشت چرکە و ساتێکی ژیانی. هونەر و هزر و ئەندێشەی جێناهێڵێت، ئەندێشەیەک سەراسیمە بە گەڕان بە دوای نهێنیەکانی بوون و گەڕان بە دوای چێشوەرگرتن و تێربوون لە ئاوی حەقیقەت و جوانێ تا لە کەناریدا پشووی ئاسوودەیی ڕۆحی ببەخشێت بە خۆی و بەبینەر. کاتێک لە تابلۆکانی دەڕوانیت چەندین پەیام و بانگەواز دەخەنە ڕوو، وەک بڵێ دەیوێت جیهان ڕەنگ بکاتەوە بە جۆرێکی تر، تاریکی بڕازێنێتەوە بە ڕووناکی و واتایەکی تری پێ بدات، دەخوازێت کێشەکان بکاتە پرسیاری جددی و هێمنانە بەدەم گۆرانی و ڕتمی ژیانەوە لە بۆتەی هونەریەکەیدا ڕامان بگرێت.
لە تێڕوانینەکانیدا هەست بە قوڵی تێڕامانەکانی دەکرێ و ژیان بە شێوەی هونەر دەبینێت و خواستێتی هونەر لە تێکەڵکردنی چێژ و واتادا لەگەڵ حەقیقەت ئاوێزان بکات، چونکە حەقیقەت و ژیان تراژیدی دەبێت بەبێ هونەر، بەبێ بەخشینی واتە باسات و کاتەکان. کاتێک هونەرمەند ژیان و هونەری ئاوێزانی یەکتر کردووە، بە تاسەوە بە دوای چارەسەر و وەڵامی پرسیارەکانی ڕۆژگاردا دەگەڕێ و زۆر جار با هونەرەکەی وەڵام دەداتە و جارێکی تر ڕیسایکلینی کێشەکان دەکاتەوە. دەیەوێت ئەو بۆشایەی کەوتۆتە بەردەم هیوا و خەونەکان با هونەر و ژیانکردن پڕیان بکاتەوە. زۆر پەلەیەتی پەلەی لە دەستچوونی ساتە جوانەکان، پەلەی تەمەنێکی کورد کە لە خەونێک دەچێ و تەواو دەبێت، چونکە هونەرمەند پێویستی بە کاتە بۆ ئەوەی ژیان و چاو و هزر و بیری مرۆڤ پڕ بکات لە جوانی و ژیان. دەیەوێت لە ڕێگەی هونەرەکەی تووز و گرد و پەردە دەستکردەکانی ژیانی ڕۆژانە لە ڕۆح بسڕێتەوە. دووبارە سڵاوتان لێبێت. پێم خۆش بوو لە نێو گەلەریەکەی هونەرمەند محەممەد فەتاح گفتوگویەکی ڕەخنەی بکەین بە میوانداری هونەرمەند دکتۆر نیاز عوسمان. دکتۆر گیان سڵاو لەبێ بەخێر بێ. سڵاو لەیەوە بەخێر بێن سەرچاوە. دووبارە کاک محەممەد سڵاو لە تۆش. سڵاو لە ئێوە بەخێر بن سەرچاو. زۆر سپاس دەکەم. دکتۆر ئەگەر خوێندنەوەیەکی بابەتیانە بۆ کارە هونەریەکانی محەممەد فەتاح بکەیت چیمان پێڵێیت؟ هەڵبەتە جێگەی دەستخۆشیەوە من شانازی پێوەگەم کە ئەمڕۆ بتوانم لەسەر کارەکانی کاک محەممەد فەتاح یا لەسەر لە ڕوانگەیەکی بابەتیانەوە قسە بکەین و بە خێراتنیەوە کەم بەرنامەکەتان بەڕاستی بەرنامەیەکی باشە. زۆر ڕاهەن تاڵەگرێ یعنی کارە هونەریەکانی کاک محەممەد کە ئەتوانم بڵێم لە 40 ساڵی ڕابردووەتەوە لە ڕووی مێژوویەوە ئەگەر کۆنتەکستێکی مێژووی یا بابێن لە ڕووی تەکنیکیەوە یا بابێن لە ڕووی کاریگەری سۆزداریەوە یا لە ڕووی داهێنان و نوێکاری کاک محەممەدەوە زۆر بوار لە خۆگرێک کە ئێمە قسەی لەسەر بکەین بە شێوەیەکی گشتی قسە بکەین جیاوازەوە لەوەی بە شێوەیە قسە بکەیت مەراحل بە مەراحل دەتوانین بڵێن کاک محەممەدەگەل لە ڕووی تەکنیکەوە سەیری بکەین، سەیری بابەتەکانی بکەین، سەیری کارەکان یا با بڵێن لە کارەکانی هونەرمەند محەممەد فەتاحەوە داخڵ بین ئەبین خەرمانێکی گەورە لە تابلو لە کاری هونەری کاک محەممەد لە پەیمانگەی هونەرە جوانەکانەوە کە هێناوێتی بە شێوی سەرەتا ئەکادیمی و تەجرید و نیمچە تەجرید و دواتر هەڵبەتا چۆتە بواری واقعی سەحری، دواتر بە تەجرید دەستی پێکرد و ئەبستراک ئێکسپرێشنیزم سەردەمێک لە بواری کیوبیزم با بڵێ کاری کردووە. ئەمە زۆر زۆر ڕاهەن تاڵەگرێ و لە یعنی چەند نەزەری ئێمە یا با بڵێن خطابی ئێمە کای خوێنینەوە خطابی کاک محەممەد چی بووە. کاک محەممەد ئاستێکی بەرزی مرۆیی لە کارەکانی ئەبیندێ و توانیوێتی بەر ڕێژێکی زۆر ئەوەی کە لە ناخیایەتی بتوانێت بەرجەستەیکا بە شێواز و تەکنیکی جۆرا و جۆر هەر لە ئەبستراکتەوە هەر بۆ نمونە لە نیمچە ئەبستراکتەوە لە بوارەکانی تریش. هیچ قسێکە هەیە لەسەر وڵی سپاس یەکەم کاکە دکتۆر. هەڵبەت ئەوێچەکە لەوانەیە کە متابعی کارەکانی منە تەرکیزم لەسەر نقطەیە کرد کە باس لە هونەرمەندی با بڵێن ئینسانی ئەکا لە حیاتە هونەرمەندێکە بۆ منمە ژینگە زۆر بەلامەوە گرنگە بەڕاستی پێشتریش ئیشارەم پێیا بوو ئێمە کە مەسەرەن مرۆڤین لە ناو ئەم ژینگێدا دەژین هەڵبەتە ڕۆژانە بەرکەوتەمان هەیە جا اختیارکردنی ئەو پنتەکە لەسەر مرۆڤبوون و ژینگە بەڕاستی لە لای من خاڵێکی وەرچەرخانە لە کارەکانمدا یعنی هەندێک جار تێکسچەر و تەکنیک و ئەوانە دوای ئەو میحوەرە ئەگەڕێت بە دوای ئەو بابەتە ئەگەر و تیمەیە ئەگەڕێت ئیشی لەسەرەکە بۆیە ڕاست دەکات دکتۆر کە دەڵێت لە ڕووی مێژووییەوە چوێ هەندێک جار خوێندنەوەی مێژوویی هەیە بۆ هونەرمەند کە چۆن بە مەراحیلەکانە هاتووە و لەسەر چی ئەمێنێتەوە و ئەوێ خزمەتی چی بکات. محەممەد فەتاح هەمیشە بزوێنەرێکی پڕ جوڵە و توانایە. پێ دوایە لە کارەکانیشە ئەمە ببینرێت؟
بە دڵنیاییەوە گەرێمە سەیری کەسایەتی هونەرمەند بکەین هەم وەکو چالاگوانێک ڕۆڵ و کاریگەری هەیە لەسەر بەزافی هوەری شێوەکاریە بەزافی هوەر بە شێوەیەکی گشتی هەم وەکو کارەکەی کە بەڕێوبەری گشتی بۆ چەند جارێک و هەم وەکو ئەوەی کە لە بوارەکەدا بەردەوام حزوری هەیە هەن نەک لە بواری شێوەکاری و پێشانگا هوەریە شێوەکاریەکان لە بوارەکانی ترە مۆسیقاشانە و ئەوانە. بەڵێ کاک محەممەد حزورێکی باشی هەیە لەو بوارەیە و توانی وێتی لە ڕێگەی کارەکانیەوە لە ڕێگەی کارەکانیەوە جوڵەیەکی جوان دروستکات هەم لە ئاستی سلێمانیم لە ئاستی کوردستان نەتوانم بڵم لە ئاستی عێراقیشەوە پەلی کێشاوە بۆ وڵاتانی دراوسێ و تەنانەت کاک محەممەد لەم 10 ساڵی ئەخیرە بەڵێ بێزەبت ئەو هەموو چیرۆکە لە ناو تابلۆکانیدا کە پێگەیشتن و تەکاملێکی زۆر هەیە لە کارەکانی هونەرمەندە کە خطابی هونەرمەند زۆر جار لە کارەکانیدا ڕەنگەداتەوە هەروەکو باسم کرد من لە ڕۆ تەکنیکەکەیەوە سەیریکەین ئێمە هێڵ و ڕنگ ومانە کاک محەممەد لە یەک کاتە ئەتوانم بڵێم لە ڕنگ ئازاد بووە لە شێوە ئازاد بووە لە فکریش ئازاد بووە کە ئەڵین لە هەرسێکیان ئازاد بوو ئەمە با بڵێ ناوەرۆکێکی گەورە لە خۆگرێ ئەگەر بڵێن لە ڕەنگ ئازاد بوو ئەگەر سیرکەین هەر لە سەردەمی ئینتیباحیەکانەوە دواتر فۆفیزم و با بڵێن ئێکسپرێشینزمەکان کە ڕەنگیان ئازاد کرد کاک محەممەد ئەمەیتیا بینرێ کە ئێستا زۆر جار ڕەنگە بینی لە دانراوە کاک محەممەد ئەم ڕەنگە چۆن بە چ قووەتێک دادنە بە چ جور ئەتێکەوە دادنە لە دانانی هێڵەکانە زۆر جار لە شێوەش ئازاد وەکە کیوبیسمەکان ئازادیان کرد و کاک محەممەد ێستا لە شکلیش ئازاد بۆ زۆر جار یعنی یاری بە شێوەکانەکە زۆر جار ئەبستراکتە هەندێک جار نیمچە ئەبستراکتە و شێوە ئەبینی و لە ڕووی فکریشەوە فکرێکی ئازاد ڕۆژ بە ڕۆژ کاک محەممەد لە ڕێگەی خوێندنەوە و ناوەرۆکی خۆیەوە هەستەکەی لە ناو کارەکانیدا ئاستە باڵاکەی مرۆڤایەتی بینرێ ئاستە باڵاکەی مرۆڤایەتی یعنی مرۆڤایەتیەکە بەکوێ یەکتر قبولکردنە بینرێ ژینگە ئەبینرێ باڵندەکان ئەبینرێ فڕین ئەبینرێ ئازادیە بینرێ ئەمانە کە سەیرەکەی لە یەک کاتە لە کارەکانی کاک محەممەد بۆیە منەڵم بە دڵنیاییەوە بڵێ ئازادی ڕنگ مصطلحێکی زۆر جوانە من زۆر سەرنجی ڕاکێشام لە قسەکانی دکتۆر کە ئەمە چۆن مەسەلەن کاتێک لەسەر پالێتەکە و هەموو ڕەنگەدا ئەنیت چۆن دەتوانیت تعامل لەگەڵ ئەو ڕنگانەیە بکەی فعلا تۆ خیتابی ئێمە خیتابی هونەرمەند لەگەڵ ڕەنگە بێ ئەو پەڕی ئازادی لە خۆگرتی بێت بۆیە من فعلا هەست بە و ئازادی ئەەکەم لە ناو دنیای ڕەنگەکان دنیای هێڵەکان دنیای پانتاییەکان. ئەگەر ڕەخنەیەکی دروست لە محەممەد فەتاح بێگومان لە بیر و کارەکانی بگریت چی دەبێت؟ وڵایی هەر ئەوەیە کاک محەممەد فەتاح بەم باگراوندەیەوە و بەو دەست و پەنجەیەوە و بەو دنیابینی خۆیەوە چاوەڕوانی زۆر زیاتری لێکرێ و هیوادارم تەمەندرێژ بێت لە کۆتایی پێشانگایدا لە کۆتا پێشانگایدا چ بابەتێک سەرنجی ڕاکێشایی چ شتێک بوو بە ڕەخنە لێت؟ من زیاتر لە بواری تەکنیکی ڕەخنەیەکم هەبوو لە کاک محەممەد کە لە ئیخراج یا لە دەرهێنانی تابلۆکانی دا کە پێشم بوو چەند جارێکیش پێم ووی بەڕاستەوە خۆ پێویستە کوالێتی تابلۆ لە ڕووی با بڵێن
دەرهێنانی تابلۆکەتەوە پێویستە کوالەتی بەرز بێت لە تەختەیە لە کانڤاسە لە تەنانەت لە مەتریاڵی کارکردنایە ئەمە زۆر کاریگەریە چونکە بەڕاستی لە دواترە ئەم تابلۆیانە بە وەرچەرخانێکی مێژووی یا با بڵێن لە ئەتمۆسفیر و کەش و بارودۆخێکە ئەم تابلۆیانە لەوانەیە گۆڕانیان بەسەرا بێ بۆیە ئەمانە مێژوون پێویستە بە کوالەتێکی بەرز بمێننەوە من ئەوە ڕەخنەکەم بوو زیاتر لەوە نەگوکەوەی من دەست بخەمە چکە ئەوە بەڕاستی کاک محەممەد کارەکانی ئەم کاک محەممەد ئێستایان دروستکرۆکار وەکو لە گەڵ کاک محەممەد لە وتوێژێکە باسیەوەمان کرد ئایا کارەکانن کاک محەممەدیان کرد بە کاک محەممەدی و کاک محەممەدە کارەکانی دروست کردووە وەکو بیرکردنەوەکەی ساردەرەڵێ ئێمە هەین ئەنج بیرەکەینەوە بەڵام های دیگەرەڵێ من ناوچیە دیکارت ئەڵێ من بیر دەکەمەوە کەواتە هەم کەواتە ئەلێرەیە لەمەیە من کۆمەڵە ڕەخنم لە بواری با بڵێن ئیخراجی تابلۆکەیە بەڵام و کۆوی تر من ڕێزی لە یەکرم بەڕاستی دەستخۆشی لە یەکەم بە شێوکی گشتی چونکە ئەوە کاک محەممەدە لە ناو تابلۆکانە و زۆر جار وتوێژەکەین لەسەرەوەی کاک محەممەد ئەمە وایە ئەوە وایە وتوێژی بنیاد نەر و ئەوانە بەڵام بە شێوکی گشتی هەر ئەوم لەلایە بەڵێ کاک محەممەد ئەگەر وەڵامێکت زۆر بەجێیە فعلەن ئەوەی جەنابی دکتۆر باسی کرد خۆی هونەرمەند کە تابلۆیەکە کێشێت دوای خاڵبوونەوەیکی زۆر لەو مەجالەیە هەڵبەتە تۆ تۆمارێک ئەەکەی بۆ مێژووی هوەر ناشکرێ مێژووی هوەر تۆمارێکی مزەیەف بکات بەڕاستی فعلەن بەجێ ڕاستە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی فۆرمی ئیخراجەوە لە لای من هەندێک کێشە هەبووە بەڕاستی یەکێ لەوانە ئەگەر بە مەسەرەن تەبسیتی بکەینەوە ئاسانتری بکەینەوە مەسەن کێشەی چوارچێوە لە کوردستان هەمیشە هەبووەوە قەت ئەو کێشە حل نابێت ئێمە چەندین جار مەسە هەڵمانداوە مەسەرەن چوارچێوەکانمان لای خەڵکی پرۆفیشناڵ دروست بکرێت بەڵام ناگەین ئەو نەتیجێ کێشەی ئامادەکردنی و خامی کە بۆ تابلۆ هەیە بەڕاستی کۆمەڵک تەکنیکی تازە هەیە کە ئەتوانین بڵێن تجارین لەنا دنیای خامات و دنیای ماتریالەکان ئەو شتەنین ئەو قووەتە نایە بەدەستەوە بۆیە ئێمە لەو ڕۆوە لەوانێ بکەوینە هەڵەوە لە بەکارهێنانی بۆیەکی خراپ لەوەی کە چوارچێوەیەکی خراپ مەسەلەن بۆ تابلۆیەک هەڵبژێرابێ ئەوە فعلەن کاریگەرە لەبەر ئەوەی تابلۆ لە مەرحەلەیەکە چوارچێوە و ئیمزای شخصی هونەرمەند و جۆریەتی ئەو بۆی کە بەکارگەهێنێ و ڕەنگە ئەوانە هەمووی تەکمیلەکردنی یەکتریە ئەگەر ئەم چەند فۆرمە بەیەکەوە بە نەجاحەت و بە شێوەشی زۆر مۆدرێنتە کاری تێدا نەکرابێت نییە ئەو ئیشەشی باش دەرناچێ لەبەر ئەوە فعلەن ڕاستە ئێمە لە زۆر ڕووی دەرهێنانەوە لەوانەیە خەلە لەمان هەبێت کەی ئەم کێشانە چارەسەر دەبن بەڕاستی و کێشەیە زۆر لە مێژەوە زۆر قسەمان لەسەر ئەوە کردووە بگرە ئەوە نمان باس کردووە عنی بێتاقەت بووینەوەی کە گەلەریەکانمان گەلەرینین جارە پێش هەموو شتێ هەمووی لەوانەیە لەگەڵ ڕێزمدا کە ئێمە نمایشی تێدا دەکەین گەراجی سیارە بێت یان پرزگەی دایرەیەکی تر بێت ئەمن لە ڕووی گەلەریەوە لە ڕووی ئەوەی کە کەسێک نییە مهتەم بێ بەوەی کەسا لە بەغا بەڕاستی شوێنی تایبەت هەیە بۆ دروستکردنی چوارچێوە ئێمە کە باسی چوارچێوە کرێ ناوی یەک دوو کەس ئاهێنرێ کەمانە چوارچێوە باش دروستکەم بەس ناکرێوا بێت ئەبێ ئێمە دەستگاکانمان هەر لە وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای هونەرمەندان و سنترە ڕۆشنبیرەکان مانەش بیر لۆ بکەنەوە کە مجەمەعێکی فەنی دروست بکرێ بۆ ئەوەی کە هونەرمەند کاتێک کە پێویستی بە هەندێک کەرەستا ئەبێ بچێتە ڕووبکاتە ئەو شوێنە بۆ ئەوەی جوان بە جوانترین کوالیتی لەوانەیە هەندێک جار من تابلۆم بینیوە لەگەڵ ڕێزمداکەوە ئەڵێم تابلۆکە زۆر خراپ بوو بەڵام چوارچەوەکەی زۆر باش بووە بە نرخێکی خەیاڵی فرۆشراوە بەڵام بە عکسیشەوە تابلۆکە زۆر باشە بەڵام چوارچەوەکەی خراپ بووە ئەنینی ئەو ئەهمێتی خۆی وەرنەگرتەوە و گرنجەتی خۆی وەرنەگرتووە بۆیە جارێکی تر تەکید لەسەر ئەوە ئەکەمەوە جەختەکەینەوە کە پێویستە مجەمەعێکی فەنی هەبێ بۆ مارکێتین بۆ دروستکردنی چوارچێوە بۆ هێنانی کەرەسەی باش بۆ هونەرمەندی شێوەکار جگە لە لایەنە پەیوەندیدارەکان هونەرمەندان چه هەوڵێکیان داوە بۆ ئەوەی ئەم کێشانەی
هوەری شێوەکاری چارەسەر بن. بە شێوەیەکی گشتی هونەرمەندان ئەتوانم بڵێم لە هەموو دانیشتنێکە لەگەڵ بەرپرسان لە شوێنەکانی خۆین هەوڵیانداوە بۆ چارەسەر، بەڵام بەداخەوە ئەتوانین بڵێن ڕەوڕەوەی بۆ نمونە ئەم بەزافە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشە چێ گەڕانەوەی نییە، بەڵام لە هەندێک کاتدا سستی بەخۆوە بینێ، لە هەندێک ناوچە سستی بەخۆ بێنێ هەوڵمان داوە، بەڵام بەداخەوەی کە گوێل لێگرێ لەوانەیە وەکو شیعارێ وەکو دروشمێک لەو کاتەیە کەف و کوڵێکی هەبێ و گوێل لێ بگرێ و بەسەر چاو بە، بەڵام بەڕاستی زۆر لاوازە. تۆ سەیری شارێکی ڕۆشنبیری یادەی قاعەیەکی ئۆکسترات هەیە، تۆ گەلەریەکی سەردەمیانەت هەیە، ڕاستە ئێستا چەند هەوڵ هەیە بۆ ئەوە، بەڵام ئەویش لەگەڵ ڕێزمە بە شێوەیەک لە شێوەکان خەریکە قۆڕقەکرێت لەلایەن چەند کەسێکەوە. یعنی بەڕاستی شارێکی ڕۆشنبیری پێویستە ئاور لەمانە بداتەوە، پێویستە لیجانی گەورەی بۆ دروست بکرێت. یعنی تۆ شارێکی ڕۆشنبیری ساڵێک پێشانگایەکم کرد 200,000 بۆ سەرف کردم، نووسرا بوو 200,000 لە 20 ملیار دینارەکەی شاری سلێمانی سەرفکرا، باقیەکەی چی لێ هات؟ چکە لەو ساڵەیە 4 پێشانگە 5 پێشانگە و بە شایەتی هەموو ئەوانەی کە هاتوونە پێشانگە کە 4 پێشانگە 5 پێشانگە نەکرایەوە، باقیاتەکەشی نازە. یعنی زۆر جار لەسەرەوە پارەژ تەخسیس دەکرێت، بەڵام کەس نازانێ بەرەو کوێچێ، یعنی زعیفە بەڕاستی بەلاوازی گوێمالێگریش گەڕێتەوە بۆ بوارەکەی کە ئێمە پەروەردەیەکی هونەریانەمان نییە بۆ کەسەکان کاتێکا بن بە مەسئولێک ئەگەر پەروەردەیەکی هونەریانە کرابێ هەڵبەتە ڕێزی هونەری ژزان. دەستان خۆش بێ، زۆر سپاس، ئەرکتان کێشا. هەڵبەتە قسەکردن لە سەر کارەکانی هونەرمەند محەممەد فەتاح کۆتایی نایەت، بەڵام بەرنامەکەی من لێرە کۆتایی دێت. زۆر سپاس بۆ بەڕێستان، ئێوەمان عەزیێتدا کە ئەمڕۆ هاتم بۆ ئێرە و بەرنامەکەتان تەسجیل کرد. زۆر سپاس دکتۆر، دەستخۆشیتان لێ یەکەم، هیوادارم هەر سەرکەوتوو بن. بەرنامەی ئەم هەفتەیەم کۆتایی هات، خواتان لەگەڵ.